سەرەتا بە خێراتنتان دەکەین بە ناوی پارتی سەوزی کوردستان و نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و نوێنەری پارت و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان. دیارە بۆ خۆتان نەزانن ماوەیەکە دەوڵەتی داژیکەری تورکیا هێرشێکی دڕاندانەی دەست پێ کردووە بۆ سەر سروشت و ژینگەی هەرێمی کوردستان و بە تایبەتی منتیقەی بادینان کە زۆرترین دار و ڕێژەی سەوزایی لەو ناوچەیە دەوڵەتی تورکیا خاپووری کردو لە ناوی برد و دواتر ئەم دارانەی بردووە بۆ منتیقەی حەسەنکەی فوانە لەوێ لەلایەن کۆمپانیاوە ئەیفرۆشێتەوە. هەر هەڵکەندنی دارەکان لەوێ بە کۆمپانیای هێناوە، کۆمپانیایەکی گەورەی هێناوە کە تایبەتە بە بڕینەوەی دار کە ئێمە لە پارێزگای دووهۆر 1,700,000 دارستانی دەستکرد و خۆڕسکمان هەیە. زۆرترین لەم دارستانانە لە ناوچوونە لە ماوەیەکی زۆر کەمە. بۆیە ئێمە ئیمڕۆ وەکو ئەرکێکی ئەخلاقی ئینسانی ئاینی ئیمڕۆ بەرامبەر ئەو کارە درەنگدانە و قێزانەی دەوڵەتی تورکیا کردوێتی بەیانێک بڵاو ئەەکەینەوە کە ئێستا وتەبێژمان کاکدانا ئەی خوێنێتەوە و ناوی ڕێکخراوەکانیش ئەخوێندرێتەوە و لەگەڵ ئەوەشتا ئێمە سکاڵای یاسایی لەسەر دەوڵەتی تورکیا تۆمارەکەین لە نەتەوە یەکگرتووەکان لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی لە هەسیە سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان لە حکوومەتی فیدراڵی بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەو پێشەشکاریەی دەوڵەتی تورکیا دانێت. و لە هەمان کاتە ئەو بێ هەڵوێستیەی دەستەی ژینگە سەرۆکی دەستەی ژینگە کە ئێمە دەستەیەکی ژینگەمان هەیە لە هەرێمی کوردستان بێ هەڵوێستی بەرامبەر ئەم کارەیە ژینگەیە ئەنجام داوە کە نەیتوانیوە هیچ هەڵوێستێکی هەبێ و لە هەمان کاتە دەیان کاری تر لە ڕابردووە بەرامبەر سروشت و ژینگە کراوە ئەوان بێ هەڵوێستیان خۆیان نواندووە. بۆیە ئێمە داوای بەپەلە دەزەکارکێشانەوەی سەرۆکی دەستەی ژینگە و هەڵوەشاندنەوەی ئەو دەستەی ژینگەیاکەن لەبەر ئەوەی هیچ هەڵوێستێکی نیە و بارگرانیە بەسەر هاونیشتیمانیانی ئێمەوە حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە من لێرە زۆر کاتان لێ ناگرم بەیاننامەکە ئەخوێندرێتەوە و ئەگەر ڕێکخراوەکان تریش قسەیانە بێ من سوپاسانەکەم جارێکی تر. دووبارە بە خێراتنتان دەکەین بۆ ڕاگەشتی بەیاننامەی ناڕەزایی لە پارتی سەوزی کوردستانەوە. هاو نیشتیمانانی خۆشەویست، هەروەگە ئاشکرایە دەوڵەتی تورکیا ماوەیەکی زۆرە درندانە کەوتۆتە کاری داگیرکاری و شێواندنی سروشت و ژینگەی خاکی کوردستان و بەردەوامە لەو هەڵمەتە. هەروەها لە ئاکامی هێرش و ئۆپراسیۆنەکانی ژینگە ناوچە سنووریەکان دووچاری مەرگەسات بووە. دیاترین کارە فاشستیەکانی دەوڵەتی تورکیا داگیرکاری دەوڵەتی تورکیا بریتە لە بڕینی دار و خاپورکردنی ژینگەی ناوچەکە. دەوڵەتی داگیرکاری تورێک بە قوڵایی 40 کیلۆمەتر خاکی باشووری کوردستانی داگیر کردووە و سەروەری هەرێمی کوردستان و عێراقی پێشێل کردووە. دەستی داوەتێت تێکدانی ژینگە و سووتاندن و بڕینەوەی دارستانەکان، شێتکردن و دەرکردنی هاوڵاتانی مەدەنی لە شوێن و زێدی خۆیان کە ئەمەش پێچەوانەی ڕێکەوتنە نێودەوڵەتیەکانە و هەروەها بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی و تێکدانی ژینگەی هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە پێشێلکردنێکی مافی مرۆڤە و دەبێت ڕای نێودەوڵەتی لێ ئاگادار بکرێتەوە و ئەو کارە ڕابژیرێت. ئەبێ کۆتایی بەم کارە جینۆساید و ژینگە و مرۆیە لەسەر کوردان بهێنرێت. تورکیا لە 3 شوێنەوە خاکی خەریکیکردنەوەی ڕێگایە بۆ ناو هەرێمی کوردستان، لەوانە لە سنووری چەلێ لە باکووری کوردستانەوە بۆ نێوگوندی دووتازە لە سنووری ئامێدی لە هەرێمی کوردستان. دروستکردنی ئەم ڕێگا لە ساڵی 2018 دەستی پێکردووە و 12 کیلۆمەتریشی لە هەرێمی کوردستان تەواو بووە. ساڵێک زیاترە سوپای تورکیا لە ڕێگا چەند کۆمپانیایەکی باکووری کوردستانەوە هەوڵی لە نێوبردننی دارستانەکانی کوردستانەدا. هەروە لە پارێزگای دووهۆک کە زیاتر لە 1,700,000 دۆنم زەوی لە دارستانی دەستکرد و خۆڕسکمان هەیە.
بەردەوام دارستانەکان دەبڕدرێن و دارەکان ڕەوانەی شارەکانی هەکاری و شەرناخ و گەڤەر و ئەو دەڤەرە دەکرێن و لەوێ دەفرۆشرێن. سوپای تورکیا هەنگاو بە هەنگاو دێتە ناو خاکی کوردستانەوە و منگە و بارەکەکانی دروست دەکات، بردومانی ناوچەکانی کوردستان دەکات، خەڵکی شەهید دەکات. لە کۆتا هەنگاویدا دەستدرێژی کردوتە سەر سروشت و ژینگەی هەرێم دارەکانی دەبڕێتەوە. شایانی باسە ئەمە جۆرێکە لە جینۆسایدکردنی ژینگەی کوردستان و ئەم داگیرکاریە دژ بە یاسا و ڕێسانی دەوڵەتیەکانە. بۆیە پارتی سەوزی کوردستان زۆر بەتوندی ئەو هێرشە نامرۆڤانەی تورکیا بۆ تێکدان و شێواندنی سروشت و ژینگەی کوردستان ئیدانە و مەحکوم دەکا و بەکارێکی داگیرکاری جینۆسایدی ژینگەی ناو دەبات و داوا لە هەر سێ سەرۆکایەتیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق دەکات کە لە ئەنجومەنی ئاسایش و دادگانی دەوڵەتیەکان سکاڵا تۆمار بکات بۆ ناچارکردنی تورکیا بە وەستاندنی پەلامار و دەستدرێژیەکان. هاو نیشتیمانیانی خۆشەویست، هەرێمی کوردستان لەبەر دەم داگیرکاری و جینۆسایدی سەربازی ژینگەییدایە، بە تایبەتی دەڤەری بادینانی دەلال. پێویستە بێدەنگ نەبین و بە هەمومان هەڵوێستی جدیمان هەبێت. ناوی ئەو ڕێکخراولایەنانەی کە ئامادە بوون: پارتی سەوزی کوردستان، ڕێکخراوی داستان بۆ پرسی ژینگە، ڕێکخراوی ژینگە پارێزی بازیان، ڕێکخراوی زەیتون، بنکەی ڕۆشنبیری نالی، ڕێکخراوی دۆستانی ئاژەڵ، تۆڕی هاوڕێیانی ژینگە، ڕێکخراوی کەشەبێدانی ئەندازیاری کاگێمن وەکو کەسایەتیەکی دیار، ڕێکخراوی پەنای کار، ڕێکخراوی کۆمەڵایەتی هەژین، ڕێکخراوی فێرکاری گەڕۆک، ڕێکخراوی گەشە بۆ تواناکانی گەنجان، نوێنەری پەیەدا، ڕێکخراوی پەری، ڕێکخراوی کوردلاو، هەروەها ڕێکخراوی ژیان بۆ دیموکراسی. زۆر سپاس. بەڕێزان، ئێمە هەر لە دوایام کۆنگرە ڕۆژنامەوانیەوە ئێمە سکاڵای یاسایی وەکو لە بەیاننامەکەشە ئیشارەتی پێدرا و پێشەکیژە باسمان کرد. ئێمە هەر لە ئیمڕۆ سکاڵای یاسایی تۆمارەکەین. ئەگەر پرسیارێ شتێکیشتان هەیە ئێمە لە خزمەتەنە. کاردانەوەکان تەنها بەیاننامێ دەبێت ئەخۆ کاردانەوەکان ناچێتە کۆناغێکی ترەوە بۆ ئەوەی کە کەمپینێک دروستکەن لەسەر تاسەری هەرێمی کوردستان و دوو ئێوە چێ بە بۆ کار و ڕێخۆشکەرزانن کە هەر ئێستا نییە ماوەی ساڵانێکە نزیکەی 30 کیلۆمەتر بە قوڵایی ناو هەرێمی خاکی کوردستان داگیر کراوە. بەلانی کەم هەموو ئەو پێشێلکاریانەی لە سەرۆری خاکی عێراق تێخۆ تەنها لێرە حکومەتی بەرپرسنی خەڵکی تریش ڕێخۆشکەر بووە. چێ بە بۆ کارزان بۆمە؟ ئێمە پەنجا ڕاناکێشین بۆ هیچ لایەنێ، چونکە ئەمە پرسێکی ژینگەییە. ئێمە بە پرسی ژینگەیی ئەمەمان کردووە، بە پرسێکی سیاسی نەمان کردووە. وەوازەحە دیارە، یعنی کێ و چۆنەوە ئەو شتە کراوە. دەوڵەتی تورکیا لەوەتی هەیە چای بڕیوەتە خاکی هەرێمی کوردستان، یعنی بە هەج بیانوێکەوە بێ، بە هەج وەسیلەیەک بێ ئێوە خاکی هەرێمی کوردستان داگیرکە. بەڵام ئەمەی ئەم جاریان کە لەگەڵ داگیرکردنی خاکی هەرێمی کوردستان کە باپیرەی گەورەی ئەتاتورک ئەڵێ ئەگەر تورکێک لا شوێنەکە شەهید بۆەوە خاکی ئێمەیە. بەڵام ئەم جاران بە پێشانەی باپیرە گەورەیانەوە بوو. ئەم جاران کاولکاری دەست پێ کردووە. یعنی ئەگەر تۆ خاکێک داگیر بکەیت و بە مڵکی خۆتی بزانی بۆچی ئەی شێوێنی. یعنی ئەم جاریان شتەکە زۆر لەوە گەورەترە. بۆیە ئێمە لایەنێکی تر هەیە. ئێمە ئەگەر خەڵک بە دەنگ بانگەوازەکەمانە نەیە لایەنی پەیوەندیدار لێرە، ئێمە ڕێکاری تر هەیە، ڕێکاری تر ئەگرینەبەر ڕێکاری مەدەنیانە. کەمپین ڕاناگەێنین، بەڵام ئەو کاتێ ئێمە داوای خۆپیشاندانی سەتاسەری ئەەکەین لە هەرێمی کوردستانە. ئەو کەسێک کە ئەم نیشتیمانی خۆشەوە لە خەمی ئەم نیشتیمانە ئەبێ لە هەر شوێنێکەوە خۆی بە بەرپرس بزانێت، چونکە بڕینەوەی یەک چڵ لەدار یەک دارێک لە باشووری کوردستانە لە هەرێمی کوردستانە بڕینەوەی دە مرۆڤە، واتە دارێک ئۆکسیجینی دە مرۆڤ دابینەکە. واتە دەوڵەتی تورکیا ئەگەر یەک چڵداری بڕیبێتەوە دارێکی بڕیبێتەوە دە مرۆڤی کوشتووە. ینی ئەمەیە لێرەیە. ئەو سکاڵانەی کە باسی کردن بە چ وەسیلەیەک تۆمارەکەن و لە چۆ یانی ڕێکاریانگرنەبە؟ ئێمە لێرەوە ئەمە لەگەڵ بەشی یاسایی خۆمانە
ئێمە نەتەوە یەکگرتوەکان لێرە کە حزوریان هەیە ئاگاداریانەکەینەوە کە چی لە سلێمانی چی لە هەولێر بارگان هەیە یەک لەوانە سەفارەتەکان ئاگادارەکەینەوە و دواتر ئێمە سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان هەستێ سەرۆکایەتەکە ئێمە لەوێش سکاڵا تۆمارەکەن ئێمە سکاڵا تۆمارکردنەکە فقط لەسەر دەوڵەتی تورکیایە ئێمە لەسەر ئەو پێشەلکاریە دوو جار یعنی پێشەلکاری کردووە بەچی وەسیلەیەک تۆ هی خاکی هەرێمی کوردستان سنووری دەوڵەتێکی ترە ئەبەزێنی ئەمە یەک دوو هەکا هاتوویتە ئێرە بۆ یعنی دەست داوەتە ئەم قەت و ئامکردنەی ژینگە و سروش یعنی ئێمە بەدەل لەوەی دارەکان براوەتەوە بە هەزاران تەیر و توور و ئاسک و حەیوانی کێوی ئەوانەشیان بردووە خۆ بەس دارەکان هینە ئێنا ئەمە تیممان لەوێ لە بادینان چۆتە ئەوێ ڤیدۆمانەیە دیکۆماتمانەیە هەمووی کە تازە دارەکە بڕاوەتەوە یعنی من لەگەڵ ڕێزما بۆ ئیدارەی دووەکە دوێنێکە دوای بەیاننامەکەی ئێمە لە بانگەوازەکەی ئێمە یەک لەوانەیە یەکسەری ئەڵێ ئەوە پارەکە بووە ێ باشە کاکە گریمان پارەکە بوو ێخۆ هەر قەتڵ ئامە هەرخۆ قەتڵامە بەڵام لە هەمان کاتەوە نییە ئێمە خەڵکمان لەوێ چوونەتەوە تازە دارەکە بڕاوەتەوە تازە هاتووە لێ بە تڕێلە و بەوانە کە گەورەترین کۆمپانیای هێناوە لە تورکیاوە کە ئەو کۆمپانیایە لە ماوەی 5 ڕۆژە 1,700,000 دۆلمزەوی دارستانی دەستکرد و خۆڕسکی لەناو بردووە هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان سەرۆکایەتەکان چۆنە لایەوە لە کاتێکە هەرێمی کوردستان قوارێکی تایبەت بەخۆی هەیە و ئێستا ینی پێشتر خۆیان هەڵمەتی نەوام ناشتنیان یەک و دوو نەمامیان ناشتووە بەڵام دارستانەکانی مەسەن ئەو دەبەرە هەموویاوە ئەبڕێتەوە ئەبرێت هەڵوێستیان چۆن بووە ئێمە تا ئێستا هەڵوێستێکی ئیجابیمان لێ نەبینیون نەشمان بیستووە ئەگەر هەڵوێستیان هەبایە ئەیان توانی لە ڕێی عیلاقاتی خۆیانەوە لە ڕێی سەفارەتەکانەوە لە ڕێ قۆنسوڵخانەکانەوە داوایان لە دەوڵەتی تورکیایان پێشەکاریە ڕاگرن بەڵام دیارە پێی نەوتراوە بەداخەوە ئێمەی نیگەران کردو ئەم مەسەلەیە یعنی ئەگەر حکومەت بەهاتە دەمەوانە کە من لە سەرتاوە باسم کرد بە تایبەتی ئێمە لایەنێکی پەیوەندیدار هەیە لەسەر پرسی ژینگە لەسەر ژینگە لە هەرێمی کوردستان زۆر بێ هەڵوێست بوونە کە هیچ دەستەی ژینگە و سەرۆکی دەستەی ژینگەیە بەداخەوە جێگای نیگەرانیە کە ئێمە گەشتینە ئەو ڕادەی کە ئێمە زۆر دەمەکە چاودێری عادەتەن پاتی سەوز لە وڵاتانی ئەوروپاش چاودێرە لەسەر پرسەکانی ژینگە ئێمە ئەمانەوێ ئەو ژینگە پارێزی کە لە ئەوروپاوەیە بیکەن بەکاتول لە وڵاتی ئێمە ئیتر نەترسین لەوەی بڵێن وەڵا ئێمە لایەنێک لێمان عاجزە بێ کەسایەتیەک لێمان عاجزە بێ ئەمە پرسێکی نیشتیمانی گەورەیە پرسێکە پەیوەندی بە هەناسە بوونی تاک بە تاکی هاو نیشتیمانی ئەم وڵاتی ئێمەوە هەیە یعنی بۆیە ئەوەی کە حکومەتدایکە ئەبێ ئەرکی سەرشانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە کە بە سوپاسەوە کە هەمویان لێرە حزوریان هەیە کە وەکو نایان هاتووە کە ئەمە جێگای ئەوەیە کە ئێمە دڵخۆشترەکە کە ئێمە هانەدا زیاتر ئێمە لەسەر پرسەکانی ژینگە سوورتر بین بە تایبەتی لەم دۆسی ئەم پرسی ژینگەی کە دەوڵەتی تورکیا دەستیەوە پێی کاوەکاریە ئێمە بێدەنگ نابین هەتا ئەو کاتێ بتوانین کە خوێنی خۆشمان لەسەری دانین ئەندامەکانمان و بیرمان لەوە کردوێتەوە ئێمە ڕێمان ئەوە بێ ئەگەر هین بێت لە کاتی خۆشانە ئەو ئەداوە لەو خانمانە ئەەکەین کە شیر ئەدەن بە مناڵەکان بچنە شوێنی ئەوێ لەسەر بڕینەوەی دارەکان ئەبێ شیر بدەن بە مناڵەکانی یەک لەوانە بەڵێ ئەوەش پێشنیازێکی زۆر باش کاگەمنین کرد ئێمە داوا لە یەکێتی مامۆسایان نەکەین ینی لە مزگەوتەکانەوە لە وەزارەتی ئەوقاف داوایان لەکەین کە ڕۆژی هەینی تایبەتکەن بۆ لەشکرکێشی تورکیا و شێواندن و تێکدانی ژینگە و سروشتی هەرێمی کوردستان دەستی ئەوەش خۆش بێت سپاس